ئێستەیە ئەبینی خوێنکارەکانمان قۆناغی 12 لە تاقیکردنەوەکانان و بەم گەرمایش ئەبێت چ کەشێکیان هەبێ و لە چ بارودۆخێکا بن و پەلەپەلەکردنی وەزارەت و پەروەەردە ئەبێت تا چەند کاریگەری لەسەر ئەمان بەجێهێشت بێ ئەمانە کۆمەڵی هۆکارن کەیتر کارەکاتە سەر ئەم خوێنکارە بەڵام ئەم خوێنکارە لە لایەکی ترەوە لە سەرچاوەیەکی زۆر گرنگەوە کە خێزانە ئەبێ پاڵپشتێکی زۆر گرنگ بکرێ بۆی کە بتوانێت هەم لایانی دەرونی ئارام کاتەوە هەم بتوانێت پێداویستەکانی بۆ دابین بکە هەم بتوانێت لە شوێنێکی ئارامە بێت کە بتوانێت بە باشی وانەکانی جێبەجێ و کاچکە قۆناغی 12 هەستیارە و خوێنکار پێویستی نەک بە دەرەجێ پێویستی بە پۆینتێکە بۆی کە بتوانێت ئەو کۆلێژە ئەو شوێنەی کە خۆی مەبەستێتی و هەوڵی بۆیە بەدەستی بێنێ کەواتە لەم نێوەندەیە وەکو خێزان و وەکو تاک چەند ئەبێ هاوکاری ئەم خوێنکارانەمان بین گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک ئاراس پێنجوانی وەکو ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کە بەڕێزان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە کاگەرا زۆر بەخێر بێبیانی باش ڕۆژی خۆش بۆیەوە سپاس بۆ زۆر ئەگەر بە شێوازێکی گشتی باسیەوە بکەین لەوانەیە ئەگەر خێزانێکمان یاخود خۆمان نەمان بێ بەخوا خوشکەکانمان یاخود کە سوکارەکانمان کەسێکی خۆناقی دوانزەیتیە کەواتەم ئەرچی هەمومانە تا چەند گرنگە لەم بارودۆخە هەستیارانەیە ئێمە پاڵپشتی و خوێنکارانە بین سەرەتا بە ناوی خودای بەرز و بێهاوتە تەمەناکەم خوێنکارانی ئەزیز دوێنیان بە باشی بەڕێکرد بێت لە تاقیکردنەوەکانەوە چە ڕۆژش کە ماویانە تەواوی جوهد و هیلاکی خۆیان بخەنەگەڕ هەتا بتوانن نمرەی دڵخوازی خۆیان بەدەست بێنن بابەتێکی هەستیارە و ئەم بابەتە کە جەنابتان هەڵتان بژاردووە بۆ ئەم کاتە تەواو گونجاوە وەکو بڵێت تەوقیتەکەی دروستە بەڵێ دەستخۆشیتان لێکەم ڕۆشنبیری و ئاگایی خێزانەکان لە بارودۆخی دەرونی یاخود جەستەیی خوێنکاری قۆناغی 12 ئامادەیی زۆر گرنگە و بێت توێژینەوە و دراسی بە تەواوەتی لەسەر بکرێەوە هەموو خێزانێکە وەکو خۆت فەرمووت ئەگەر خۆی نەبێ لە ماڵەکە کەسێکی خزمێکی خوێنکاری 12 هەیە بێت زۆر ڕۆشنبیرانەوە زۆر ئاگایانە لە بابەتەکە زانیاریمان هەبێت لەسەری لە سێ ڕەهەندا خێزان ئەرکی ئەکەوێتە سەرشان هەتاکو لەم بارودۆخە دەرونەی کە بە قۆناغ خوێنکاری قۆناغی 12 پێشەوە باردەسی بێ و کار ئاسانی بێ یەکەمیان وەک جەنابێت تیشکێکت خستە سەری لە لایەنی دەرونیەوەیە و لایەنی خۆراکیە و دروستکردنی کەشێکی ئارام لە ماڵا بووی سەرەتا گەر بێت و لە دروستکردنی کەشێکی ئارام لە ماڵە بۆ خوێنکاری 12 بێت چی بکە ئەبێ خانەوادە و خێزان چی بکەن ئەبێ هاوڕێ و دۆست و کەسوکار چی بکەن هەندێک جار کاکە سەرکۆ پەیوەندیەکە فراوانترە ئەبێ هاوڕێ و خزمە دوورەکانیش هاوکاری ئەم خوێنکارە من لای هەمومان ئاشکرایە قۆناغی 12 قۆناغێکی هەستیاری گرنگە لە ژیانی مرۆڤە ناونیشانی ئەکادیمی تۆ دیارەکە پێگە و ئایندە و ژیانی تۆ لە داهاتووە دیارەکە هەندێک جار ئەو زەحمەت و ناڕەحەتی کە بە درێژایی 12 ساڵ خوێندن ئەنجامت داوە 6 ساڵی سەرەتایی و 3 ساڵی ناوەندی و 3 ساڵی دوای ناوەندی کە کاتە 12 ساڵ و لە تەمەنیشا گەیشتووی تا 18 ساڵ کەواتە ئەبێت تۆ لە 18 ساڵە قۆناغی 12 کۆتایی پێهێنابێ و ئامادەبی بۆ ئەو گورزە گەورەیەی کە لە بەشێک لە تەمەنتەکەوێ و ئامادەبی بۆ ئەوەی کە گەنجێتی و جوامێری و جوانیت لەو مەرحەلە و لەو جێگە پێگانە بێ کە خۆ دەتەوێت کەش و ئارامی ماڵ چۆن دروستە بێ ئێمە هەندێک لە خوێنکاران پەیوەندیمان پێوەکە ئێمەمانەوێت ئەم ماوەیە زۆر کۆشش بکەین زۆر هیلاک بین بەڵام دایک و باوکمان یا هەندێک لە خزمانمان لێمان تێناگە زۆر جار کەشە ئارامەکەیان دروست کردووە ژوورێکیان بۆ فراهەم کردووە زۆر جار میوانداریشان ڕەت کردوێتەوە بەڵام لە یەکێک لە وێزگەکانە دایکی یاخود خوشکێکی یا برایەکی یان باوکی ئەم ساڵ بە بۆنەی تۆ هەرڕەمان توانی سەیرانێ بکەین گیرمان خواردووە خۆمان سجن کردووە ترسیشمان هەیە نمرە و دەرەجەی بەرز بەدەستنێنی ئەمانە دوو ڕەهەندەیە وەکو ئەم جەوت بۆ فراهم کردووە وەکو خۆی وتەنی سەیرانت نەکردووە بە تەواوەتی خۆت ئامادە کردووە خۆ دێگلای کردوەوە بۆ خزمەتکردنی ئەم خوێنکارە تا ئایندەیەکی باشی هەبێ و نمرەی دڵخوازی خۆی بەدەست بێنێ و لە جێگە و پێگەی بەرزا ببینی دەی لەم ڕۆی ترەوە مەیشکێنەرەوە لی مەدە وەکو کوردوتەنی پیاوەتێکت کردو مەیدە بەدەماوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە خانەوادەکان و ئەو خوێنکارانی کە دێن ئەم ئێوارە میوانداریەکەیە
زۆر ئاساییە بە ئاسی ڕۆشنبیریمان ئەوە تێگەیشت و پێگەیشت و بێ بڵێن وەڵی خوێندکاری دوانزەمانەیە ئەگەر بکرێ میواناری خینەمانیەکی تر کاتێکی تر نیە نەخێر بانکراوی بۆ میوانداریەک بە زۆر لەژێر ناونیشانی ئەوەی کە وەڵام من حەز ناکە مناڵەکەم بە تەنیا لە ماڵەوە بێ ئەبێ ئەمیش بەری چەند سەعاتێک تۆ لە کاتێگری تەبعەن ڕێست و پشودانی خوێنکار لە کاتی وانە خوێندنە زۆر گرنگە بەڵام ئەبێ ئەو خوێنکارە خۆی اختیاری بکە چ کاتێک پشوەکانی ئەدا بەخۆی وە چ کاتێک پێویستە بچێتە دەرەوە پیاسەیەک بە هەوایە بگۆڕێ و من هەمیشە وتومە ئەو کاتانی کە خوێنکار پیاسە ئەکایە ئەوێت تۆزێک پشوەرگرێن نابێت تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربێنێ بە هیچ جۆر چکە تۆڕە کۆمەڵایەتەکان زیاتر خانەکانی مێشکی لاکەکەن خاڵێکم خاڵێکی دوو کە پێویستە خانەوادە ئاگای لێبێ بە تایبەتی دایک و خوشکانی بەڕێز کە ئەو خۆراکانی حازریەکەن خۆراکی سووک بێ لە قۆناغی 12 ئامادەیە مێشک هیلاکی و ماندووبوونێکی زۆری هەیە پێویستە ئەو خواردانی کە ئەدرێ بەگەدە کەمترین هێز و زەی مرۆڤ بەرن واتە تااقەت فڕوکیان نەبێت لە هەرزکردنە بە تایبەتی کە ئێستا لە کات و ساتی ئەوان کە خوێنکار بۆ نمونە بەیانی تاقیکردنەوەیان هەیە بەیانی کە هەڵەستێت ئەم دایکە بە ڕێزە ئەم خوشکە خۆی شتێکی سادە و ساکار بخوا لە ماستە لە پەنیرە لە گوێزە لە بادامە نەچێت بۆ لەفەی دوکانەکان بۆ لەگەڵ ڕێزما بۆ خواردنی قرس بۆ بەیانی زۆر چکەمەواکە مێشک ئەو ئازەی کە بە ئێوە بۆ عیلم بەکاری بێنێ بەشێکی ئەنێرێ بۆ گەدە بۆیە سێکتەرێکی تر و بەشێکی تر لە هۆشیاری خێزانەکان لە پێدانی جۆری ئەو خۆراکی کادرێ بە قۆناغی 12 ئامادەی کە تا بتوانێت باشتر بێ و ئامادەتر بێ و کەمتر سترێسی لەسەر بێ و بیری لای دەشۆر و کۆمەڵەشتی تر نەبێت لە کاتی تاقیکردنەوە خاڵێکی تر کە زۆر گرنگە بەکارهێنانی زمانە لە نێو کەس و کار هاوڕێ و دۆستانە بۆ نمونە ئەمڕۆ تاقیکردنەوەی کردووە خوێنکارێکی عزیز دوێنێ تاقیکردنەوەی کردووە 5 نمرە 10 نمرەی لە دەستداوە ئەچێتەوە لە ماڵەوە دەردە دڵەکە یەکسەر لە بری پاڵپشتی و گوێگرتن بۆ ئەو خەمە بەڕاستی خەمی 10 نمرە و 5 نمرە لە 12 ئامادەی خەمێکی گەورەیە بمانەوە نەمانوێت چونکە ماوەیەکی زۆرە کۆشش ئەکا و هەوڵیەتی و هەمووشی پێی خۆشە نمرەی بەرز بێنم ئەم 5 نمرەیە کە لە دەستی چووە لێ لە ماڵەوە دەردە دڵەکە ڕەنگە عەسەبی بێ هیلاک بێ ماندوو بێ باوکی یا برایەکی لە خۆی گەورەتر یا خوشێکی هەر زانیم بە کەڵکیەوە نایی بخوێنی هەر زانیم هیچ لێ سەوز نابێ ئەم بەکارهێنانی وشەیە زیاتر بێت تااقەتی بە دڵنیاییەوە خاتوون کارێک ئەکات لە مێشکی مرۆڤ دەبەن ئەو خۆی لە بارودۆخێکی خراپایە هێشتا تاقیکردنەوەی ماوە لا خۆی ئێمە لە جێ ئەوە بین بڵێن 5 نمرە ڕۆشتووە گرنگ ئەوەیە 5 نمرەی تر نەڕوا لەوانەکانی ترە خۆڵی لێ هەڵماڵە دوجار تۆ لە لای ئێمە شخصیاتێکی بارزە دێت ناونیشان و پێگە و جێگە و نەجابەتی تۆ بەوانەکان تۆ نییە کوڕی خۆم کچی خۆم لای ئێمە تۆیت زۆر باشە کاگارای باست لە سێ خاڵی زۆر گرنگ کرد کە پێویستە لە ڕووی دەرونیەوە خێزان ئاگادار بێت بۆ خوێنکارەکەی بۆ بۆی پاڵپشتێکی باش بێ بۆی چەندە گرنگە بەیانیان کە ئەگەر ئەم سێ خاڵە جێبەجێ کرا بەیانیان دەستپێکی ڕۆژە نان ئەخورێت و دواتر زۆربەی کات لە خوێنکارەکانی 12 ئامادەی هەست بە سترێس و قەلەقەیەکی زۆر ئەەکەیتیانە هەستەکەی ڕەنگە بەشازێکی زۆر باشیش کۆشتی کردبێ وانەکانی زۆر باش خوێن دەبێ بەڵام بەردەوام ڕەنگە ئێمە خۆشمان ئەو بابەتەمان بەسەر هاتبێ کاتێک کە ڕووە و هۆڵەکانی تاقیکردنەوە ئەڕۆیت هەستەکەی مێشکی تۆ هیچی تیانە ماوە هەستەکەی وەک ئەوە وایە کە هیچ کۆشت نەکردبێت چەندە گرنگە دایک و باوک لەو کاتە باوشێکی گەرم بە مناڵەکە بکە کاتێک کە ئینێرە بۆ خوێندنگە بێگومانەمەمان ئەوە ئەزانین کە دایک و باوک پاڵپشتێکی زۆر بەهێزن زۆربەی کاتەکان کە تۆ خەمێکی زۆر گەورەتە بێ یەک قسەی ئەوان ڕەنگە وزەیەکی زیاد دەپێویست بدا بە تۆ بۆ خوێنکار ئەمە چەند گرنگە لەو کاتەیە کە تۆ بەڕێ ئەەکەی بۆ خوێندن چەندە گرنگە باوەشێکی گەرمی پیا بکەی سەری ماچ بکەی پێی بڵێ دڵنیام زۆر باش ئەبی لە تاقیکردنەوەکانە یعنی وزەی پێ بدەیت ئەمە چەند گرنگە کە دایکان و باوکان جێبەجێ بکەن بەداخەوە کە من لەو نیامەتە بێ بەشم هەر لە مناڵیەوە خۆش بە حاڵیەوەی کە دایک و باوکی هەیە و لە ئامێزیانایە و چێژیان لێ وەرەگرێ و ئەکەوێتە بەر نزاکانی دایک و باوک چیرۆکێکی جوان هەیە هەرچە ڕەنگە زۆر پەیوەندی بە باواتەکەەوە نەبێ کوڕێگەڵێ
دایکیان بە درێژایی ژیان تۆ نزاکەی تۆ پاڕێیتەوە لە شوێنی خۆتایت و منیش نزاشەکە مناش پاڕێمەوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو سەرترە ڕۆم. دایکیشی وەڵام بداتەوە ئەزیزی من هەموو نزاکانی من بۆ باشبوونی ژیانی توێ. جا خۆش بە حاڵیەوەی کەسێک وەکو خاتوون وتی خاتوەژی دایکی لە ئامێز یەگرێ پێڵە کوڕ من بەیانی نزان بۆ کردووی بڕۆ بە دڵ و دەروونێکی زۆر باشەوە بچۆرە ئیمتیحان. باوکی سەری ماچەکە و تون دەست یەگرێ کوڕم تۆ ئازای بەهێزی بڕوانت بەخۆت هەبێت تەبەن ڕاستە کە بەیانیان ئەچیتە سەر تاقیکردنەوە سترێسێکی زۆرت هەیە و ئازانی هیچ لەبیر نییە بەڵام ئەمە لای کۆی گشتی مرۆڤ وایە دوجار هەناسەیەکی قۆڵ لەوێ هەڵمژی و بە خەیاڵێکی خۆش تۆ ئەو خەیاڵا دەی بەخۆت ئەسڵەن وابزانە لە هۆڵی تاقیکردنەوە نیت لە شوێنێکی گەشتیاری هەتا چی ئەم خەیاڵکردنە بۆ ئەوەی ئەو هۆرمانانەی لە مێشکایە دەری بدات بۆ ئارامکردنەوەی تۆ ئەو دیمەنەی کە دایک و باوەک یا شەوەکەی پێی ئەڵێ و باوکێک بەیانی زوو کاری هەیە یا بەیانی پێی ئەڵێ ئەڵێ کچی من ئەمڕۆ بتبینم کوڕی خۆم بتبینم چۆن لەوانەکان تا بۆ پەڕی بەهێزیەوە وەڵامە دەیتەوە پەلەپەل نەکەی ئارام بگرە گەشتەکە نەزانی مامۆساکەت بانکە با بۆ دڕون بکاتەوە هەموو ئەمانە یەکیان خاڵی گەوهری لە مشکی مرۆڤ دروستەکە ئەو خوێندکارە بیرەکاتەوە کە پێگی ڕۆحی چەند لە لای کەسوکاری مهمە پێچەوانەی و دایک و باوکەی ئەوە ئەم ڕۆژە چی بۆ ئیمتیحان بەخوا دوێنێ چۆن بوو ئەم ڕۆژ هەروەهابی سەیریکە دوو دەستەواژەی زۆر جیاواز وەرە بەو ڕۆحێتە گەورەوە بەڕێت بکەن پێت بڵێ کوڕی خۆم ئەم بەیانیە نزام بۆ کردوین چەند جوانە ئێرە پڕە بێ لە ئومێد و مێشک پڕە بێ لە فراوانی و لە ئاسوودەیی وەرە بیر بکەرەوە باوشێک بڵێ کوڕی خۆم ئەزانم ئەمڕۆ باشترین ئەبێ بەڵام بیرمان نەچێ ئەبێ ئێمە وەکو دایک و باوەک نەوەکانمان تێبگەێنین پێگە و مەقام و جێگەی خوێنکار بە نمرەکانیەوە نییە هەر بۆیە زۆر جار خوانە خواستە کارەزاتی دڵتەزیێن ڕۆدا مناڵێک گەنجێک نمرەی دڵخوازی خۆی نایەنێ بەداخەوە دەستی ئەچێتە خۆی ئەمە ناڕۆشنبیری زۆر جاری یا کەسوکارێتی یا هاوڕەکانێتی کاریگەری نەرینیان لەسەر کردووە گەر تۆ دکتۆران نەهێنی گەر تۆ نەبیتە پارێزەر ئەگەر تۆ نەبیتە مهندیس چەند ساڵت بەسەر چۆنە خێر ئێمە توانین وشەی دکتۆر لە دوای ناوەکەمانەوە بێ مێژوش تەواو بکەین ئەتوانین جوگرافیاش تەواو بکەین زمانی کوردیش تەواو بکەین دوایەوە توانین 2 ساڵ ماجستێر بخوێنین دوایەوە توانین دکتۆراکەش بێنین گرنگەوەیە تۆ لە قەبێکی علمی دڵخوازی خۆتە هەبێ ناکری هەمومان ببین بە پزیشک ناکری هەموو کوردستان پارێزەر بێ ناکری هەمووی مهندیس بێ بۆیە تەمەناکەم هەر کەسێک حەزی لە هەر بابەت و بوارێکە دکتۆرای تیابێنێ تا پێش ناوەکەی ئەو دەستەواژە جوانە علمیەدا بنرێەوە خەڵکو وە کۆمەلگا و کوردستانیش کە پێویستێتی سوودی لێ ببینن بۆیە بابەتەکە تەواو وەکو بڵێ مووی مرۆڤ گرش ئەکا کاتێک دایک و باوکێک بەو جوانیەوە بەڕێ بکا بۆ خوێندن بۆ ڕۆژی تاقیکردنەوەی کە دڵنیە و لە شوێنی خۆیان پێکێ و نمرەی بەرزی پێهێنێ و ئەو پەڕی ئارامیە بۆ و پێی ئەڵێ تۆ کوڕی من هەر چۆنێک بێ کوڕی ئێمەی کچی ئێمە بیرت بێ پێش نمرەکان و دوای نمرەکانیش هەمان شخصیاتی بۆ من بەڵام هەموو دایک و باکێک ومێدیەوەکان نمرەی بەرز بێنێ منداڵەکەی لە جێگە و پێگەی بەرزۆرگیەکە تەمەناکەم بتوانین ئەو کەشە دروستکەین وە ساڵانێکی تر بکرێ بە توێژینەوەیە کە هەموو دایک و باوکێک شارەزایی تەواوی هەبێت لە کاتێکە ئەو سێ خاڵێکە باسمان کرد وەکو خۆراک و ئەو شوێنێکە بۆی فراهەمەکاتوە لە ڕووی ئەو دەستەواژە و زمانەوانەیە کە بەکاری هێنێ لەگەڵنەوەکەی زۆر باشە یەکێک لە تاقیکردنەوەکانە جامدرا ڕۆژی دوێنێ زۆر دیاردە هەیە لەناو خێزانەکانی خۆمانە بەدیمان کردووە ئەم خوێندکارەکە چێ بۆ تاقیکردنەوە دایکەکە باوکەکە ئیتر هەموو خێزانەکە قەلەقن بۆ خوێندکارە ئەم کە شەشکە دروستی کردو دایک و باوکەکە دروستی کردو هەنی مناڵ بێ بەشە بێ لە بەروی خوشکەکەی امتیحانی مناڵە ژەمەکانی لێ تێک چووە نان حاضر ناکرێت دایکەکە قەلەقی مناڵەکەیەتی دەرەجە بێنێ هەندێک لە خوێندکاران ئەگەڕێنەوەکو بە ڕێز پێشتریش لە قسەکان داماژی پێە ئەڵێ وڵا پرسیارێکم یاخود خاڵێکم جواب نیانێتەوە بدەن دەرەجەم لێکەمە بێتەوە ئیتر ئەم دایکە سەری لێتەوە یەکەم باوکە تەلەفۆن بۆ فڵان مامۆساکەن ئادەی ئەمەمان بۆ شیکەرەوە ئەمەمان بۆ هەلکە ئەم خوێندکارە هەستەکەی سترێسیەکی زۆری تیاکۆ بێتەوە بێومێدیەکی زۆری تیاکۆ بێتەوە چ ئەم ڕێگایە بگرینە بەر چ ئەو ڕێگایی کە ئێمە ئەگەر بزانین ئەم خاڵانە یاخو ئەم دەرەجانە لەم خوێندکارەمان کەمە بێتەوە بەڵام یەک لایانی هوەری لەگەڵا بەکار بێنین کە ئەم خوێنکارە هەست بە ترس نەکات
هەست بە سترێسی نەکات ڕێگەی کەی لە بەردەماوە لەوانەیە کە هەوڵ بە بەڵێ خێزان توش مەکە بۆی کە خوێندکارێک امتیحانەیە باش ژیان وەکو خۆی بڕوە بەس ژیانیشی کە بۆم دابینکە تا چەند گرنگە ئێمە هەمومان وەکو خێزانەکان هاوکاری ئەم خوێندکارانە بێت تەمان خێزان ئەو ژینگەیە کە تۆ خۆتی تیا ئامادەکەی بۆ تاقیکردنەوەکان ئەمە لای هەمومان ڕوون و ئاشکرایە ئەگەر بێت و خەلەلی زۆر تیا ڕووبدا و دەنگن دەنگ و سەردان و لەگەڵ ڕێزما ژاوەژاوی زۆر هەبێت لەو جێگە و پێگەیە هەندێک خوێندکار هێن ناتوانێت وانەکانی بە باشی بخوێنێ بۆیە بێ ئەو جەوە فراهم کرابێ بۆ خۆن خوێندکارێک کە تاقیکردنەوەی تریشی هەیە نەک هەر ئی دوانزەی ئامادەی بەنسبەت گواستنەوەی ئەو خەم و خەفەت و ناڕەحەتی کە خوێندکاریەتەوە ئەڵێ من ئەمڕۆ 5 نمرە خراپ بووم و ئەبێ بە قەلەقی و ئەبێ بە هات و هاوار و بێ بە دڵتەنگی لە نێوان کەس و کارە یا ئەبێ بە توانج و تعلیق ئەمانزانی کە هەر هیچ نازانی ئەمانزانی کە هەر باش نابی چەند وەختە ئێمە سجن کردو لە ماڵەوە ئەم بارودۆخە خراپە ئێمە ئەبێ زۆر بە ژیرانە دایک و باوکی تێگەیشت و لەو بوارە دای بنیشێنە ڕۆڵی من جەرگی من ئەوەی ئەمڕۆ ڕۆشت ناگەڕێتەوە دەیبوو بینم بۆ ئەم چەند تاقیکردنەوەی دواتر خۆتی بۆ ئامادەگە چونکە مانەوە بە خەمێکی لە دەستچوو جگەلەوەی بارگرانیەک بەسەر ڕۆح و دەروونتەوە دروست ئەبێ هیچی تری لە سەوز نابێ ئێمە ناکرێ بە دیار بابەتێکەوە دابنیشین کە توانای گەڕانەوەمان نییە لە مەرحەلەیە خۆڕەنگە لە قۆناخانی داهاتوە بتوانە قەرەبی بکاتەوە ئەگەر دەرنش تەنانەت ئەگەر دەریش نەچوو بێتوانانی تاقیکردنەوە بکاتەوە لە وەرزی دووەمە بۆیە هەر چۆنێک بتوانین زوو ئەو بارودۆخە لە کەمترین ماوە کاتە تێپەڕێنین بۆ ئەوەی نیوەڕخوانێکی باشی بۆ دروستکە لە تاقیکردنەوەاتەوە جێوێکی پێکەنی ناوی بۆ دروستکە کوڕی من نان و چاپخۆ و ئیسراحەتی خۆدەوەرگرە و چۆرەسەروانەکانی ترت ئەوە ڕۆی لە بیری بکە هیچیش گوێی مێرێ بە ساقەو بوون وابزانە هەریچیش نەبوو هەشتا هێنی پیرۆزت بێ هەشتای کوڕی ئەمە زۆر لە 95 کوڕی خەڵک باشترە ئەگەر بێت و ئەم هەندانت کرد ئەگەر توانیت طبعا ئەمە ئەبێ بە کامی دڵ بۆدرێ نەک زمانی جەستە شتێک بێ زمانی ڕوخسار شتێک بێ و دەمی شتێ بێ ئەبێ ئەوەندە ژیرانە و بەرپرسیارانە لەگەڵ ئەم خوێندکارەی قۆناغی دوانزەیە تۆ هەڵسو کەوت و بەرخوردکەی کە بە تەواوەتی بگا بە ڕۆحی بەڕاستی باوکم وا بیرەکاتەوە ئەمە تفکرینی دایکمە بۆ من خۆش بە حاڵی من کە دایک و باوکێکی وامێ بەس نا ئەگەر لایەنی ئەرێنی بێ ئەگەر چەکوشەکەی بۆ سەری بە بەردەوامی شکێنەر بێ دڵنیا بە لەوانەکانی تریشە چەند 5 دەرەجەیی هی تریشی لە دەست دەرەچێ و دوجاری ژەبێ بە خەمێکی گەورە لێ ئەو بنەماڵێ باشە کاگاراس ئەمە بۆ پاڵپشتێک بوو بۆ ئەو خوێندکارانی کە ڕەنگە خۆیان حەزیان بە سعیکردن نەبێ خۆیان خوێندکارێک بن تۆزێ جدی بن بەڵام لەم نێوەندای خوێندکاریشمان هەیە کە خۆی تااقەتی سعیکردنی نیە ڕەنگە پێویست بە لەسەر دایک و باوکەکە کەمێک تونتر بێ لەگەڵی بۆ ئەوی کە هەوڵەکانی باشتر بدا ڕەنگە لە گرمەی ئیمتیحاناتی پۆلی شەش یابێ ئەو لە چوونە دەرەوە و لە کافتریای خۆی و هەر خەیاڵی لای ئەوە نەبێت کە مستەقبەلی ئەو لەسەر ئەم ساڵە وەستاوە مستەقبەلی بێگومان هەموو ژیانی ناڵم بەڵام مستەقبەلی ئەو خوێندنی ئەو کۆششەی کە چەند ساڵە کۆشی کردووە لەسەر ئەو ساڵە وەستاوە پێویستەکە لەم کاتەیە زمانی دایک و باوک چۆن چۆنی بێ لەگەڵ مناڵەکەی ئایا پێویستە بە شێوازێکی زۆر تووڕەیی بێ زبر بێ ڕق بێ تۆزێک یعنی زیاد لە پێویست ڕق بێ یاخود پێویستەکە هاوسەنگیەک هەبێ بۆ ئەوی کە هەم تۆزێک ڕقیش بووی لەگەڵی و لەگەڵی شابیری بخەیتەوە کە تۆ خوێندکاری قۆناغی شەشی ئامادەیت یان پێویستەکە کۆشی زیاتر بکەیت ئەو لەگەڵیشا نەبێتە هۆکارێک بۆ ئەوی کە ئەوەی تر بێزاری بکالەوەی کە بکەوێ بەڕقا بڵێ من هەر کۆشش ناکەم ئەمە پێویستە چۆن چۆنی بێ ئەمە پێویستێکی بە ژیری زۆر گەورە هەیە تەبعەن قۆناغی دوانزە کە کاتە 18 ساڵ تەمەن وەکو بڵێ پێگەیشتی ڕۆحی و عەقڵی تەنانەت گۆڕانکارە جستەیەکان شە لەو کاتەیە کە ڕۆیە زۆر جار ئەوەی کە خۆی نەڵێ ناچێ بە مێشکە کە ئەمە زۆر خەتەرە ئەوە هەمووشمانە و قۆناغەمان تێپەڕاندووە و ئەوانەی دوای ئێمە شەرتێ ئەپەڕێنن خاڵی یەکەم ئەگەر بێت و هاوڕێ و کەسە نزیەکانی ئەوان خستبێتە مێشکی خوێندن هیچ نییە ئەبینی ئەم وڵاتە چۆنە ئەها چییە کێ بە خوێندن بوو بەشت ئەمە زۆر خەتەرە و کاریگەری زۆر نەرێنی لەسەر مرۆڤ دروستەکە و زۆر بەخراپی ژەتوانی لە مێشکی دەربێنی و ئەگەر وا بیر بکاتەوە هیلاکی زیاترەوێ ماندووبوونی زیاترەوێ و ئەبێ بە شێوەیەکی زۆر ژیرانە ڕفتاری لەگەڵ بکەی ئەمە خاڵێک خاڵی دوو ئەگەر ئەم خوێندکارە خۆی زیرەکە و پێویستی بە کاتی کەمە بۆ سعیکردن و زۆرتر ئەتوانێت شتەکان زووتر وەربگرێ و زۆرتر دەتوانێت کاتی لە دەرەوە بێ ئەمە مشکلەمانیە ئێمە سێ
مستەوامان هەیە بۆ خوێندکار خوێندکاری زیرەکمان هەیە مامناوەندمان هەیە خوێندکار تەمەڵی نییە هیچ مرۆڤێ لەسەر زەویە تەمەڵ نییە ئەمە سەلمێنراوە خوێندکار یا زۆر زیرەکە یا مامناوەندە یا کەم تەرخەمە جا کەم تەرخەمیەکەی یا ئەوەتا مێشکی بەلان ڕێدا براوە یاوەتا خۆی باش بیر ناکاتەوە یا هەندێک جار بارودۆخی ماڵەوە بێزاری کردووە هێزی لەبەر بڕیوە لە هەندێک گیر و گرفت لە خانەوادەکانەوەی لێکا کە ئەم خوێندکارە تااقەت و حوسەڵەی خوێندنی نەبێ بۆیە ئیشی دایک و باوک لەم کاتێک کە لەسەر سکەی خوێندن دەرەچێت خوێندکارەکە ئللا ئەو زمانە نەرمەیە کە تۆ بەکارێنی چونکە وەکو وتمان مەرحەلەی خوێندکار لەو کاتان مەرحەلەیەکی ڕقا هەر پیاکێشانێک پەرچەکردداریە بێ یعنی تۆ ئەتەوێ بەڕقی لەگەڵ خوێندکارێک کچ و کوڕێکی گەنجی هەشدە ساڵە ڕفتار بکەی بێگومان باجەکەی زۆر بەخراپی وەرەگری ئللا ئەبێ کوردوتەنی بە قسەی خۆش مار لە کونیەتە دەرەوە بانگیەکەی ئەو کەسانی کە لی نزیکن کە ڕەفیقین کە هاوڕێین کە هاوکارین خوشکێتی ئامۆزایەتی ئەوانە با لێ نزیک بنەوە ڕای وەشێنن بڵێ تۆ خەریکی چیت ئایندەی تۆ خەریکە بەدەستی خۆت لە کیس خۆتی دی کۆمەڵە شت هەیە کە ئێستا ئەتوانی بیکەی دوای ناتوانانی بیکەی تەمەەن تێ ئەپەڕێ ئەگەر بێت و ئەم ساڵ قۆناغی 12 تەواو بکەی ساڵە زووتر زانکۆ تەواوەکەی ساڵە زووتر مەستر تەواوەکەی ساڵە زووتر دکتۆرا هێنی ساڵە زووتر ژیانی هاوسەری پێگەێنی ئەچیتە نێو ماڵ و حاڵی خۆتۆ هەموو ئەم ڕێگانەکە هەیە بتانی بە زمانێکی شیرین وای لێ بکەی ئەم گەنجە بخەیتەوە سەر ڕێچکەی خوێندن وای لێ بکەی کە بەڵێ مرۆڤ ئەگەر هێزی کار بێ لە دەرەوە ئەگەر شۆفێری تەکسی بێ هەر کارێ بکە پێویستە خوێندەوار بێ نابێ کوێر بین نابێ ئێمە مرۆڤێ بین ئاستی خوێندن و نازناوی ئەکادیمی و زانست و زانیاریمان لە دواوە بم چونکە مادەم ئەم دنیا بەردەوام لە ڕووی تەکنەلۆژیاوە بەرەو پێشەڕە ئەبێ بەردەوام کێبڕچێکین لەسەر بەدەستێنانی زانیاری خاڵێکی تر هەیە زۆر گرنگاویش باسی چوارچێوەی خێزانمان کرد با باسێکی کۆمەلگا بکەین و ژینگەی گەتیاین زۆر کات ئەم خوێندکارانە بەلا ڕێیابن یاخو بیرێکی کیان لا دروستەکەن ئەم خوێندکارەڵێت تو بۆ منە ئەرچێکی قورسەخەیتە سەر شانی خۆت و ئەم ماوە زۆرە خۆت خەریکەکەی بە سعیکردنەوە باسیۆی بۆکەن زانکۆی ئەهلی کراوەتەوە کامانەش هەمووی بۆ لایانی سیستەمی خوێندن سوودی هەیە بەڵام نەبێتە هۆی کام خوێندکارە زیانمەند بێ ینی بۆ نمونەم خوێندکارە هاانێ بچێت لەم زانکوانە بخێنی لەوانێت زەختێکی مادی بخاتە سەر دایک و باوکەکە یاخو زۆر کاتەم خوێندکارە لایەنێکی تر هەیە باسیەوەی لەگەڵەکان تۆ داعین نابێت وا دوانزەش بڕی ئەچیتە چ بەشێ یان لە سلەیمانی داونانێ نوقەن دوورە دەستێک کەس نازانێت لەکوێ خوێنی ئەمانە هەمووی قسەی ڕۆژانەی خۆمانن پێم خۆشە ئەمانە باسکەین وەزایدەن ئەوەش هەندێک فکر لە لای ئەم خوێندکارە دروستەکەن کاڵێ تو ئەمەەی بەمەوە خۆت مەشغوڵەکەی بۆ هەوڵ نای لە وڵاتە ڕزگارە بێت و بڕۆی خۆشیانێکیکە دروستکەیت لەوێت لەوانێ خوێندنێکی باش ڕوو بەڕوو بێتەوە کەواتە ئەم هەموو کێشەیە کە لە دەرە و ژینگەی ئێمە هەیە چۆن ئێمە بتوانین هەم خێزان هەم کەسە نزیکەکان ئەو خوێندکارە نێڵین بەلا ڕێ بڕە کۆنتترۆلی بکەین کاکە سەرکۆ شتێکی شاراوە نییە و نهێنی نییە زۆر ئاشکرایە گەنجانمان ناومێدن لە وڵاتە و بێخەم کراون و پێویستە زیاتر دەستیان بگیرێ و هەماهنگیان بۆ بکرێت دوای دەرچوونیان لە زانکۆ تا زیاتر دڵیان بە خوێندن خۆش بێت بەڵام لەگەڵەوەشا پێویستمان بە ڕۆشنبیری کۆمەلگا هەیە کە خوێندن پێویستە پێشتر بۆ تێرکردنی ڕۆحی مرۆڤ خۆی بێ ئەم ناونیشانە ئەکادیمیە پێشتر بۆ خۆت بێ اینجا بۆ ئەوەی کە کار و پیشێ پێ ئەنجام بێ هەر کەسێک لە کۆمەلگایە بڕۆ داتا کۆ بکەرەوە بڕۆ ئستبیانێ بکە و بەیانی زانیاری کۆ بکەرەوە ئەو کەسێک کەکەم بە کاکە سەرکۆڵە بە خاتوواژینەڵێ بۆچی خوێنی چی پێویستە کاتووەمە خۆتی لاکەی بێگومان نازنا و پلە عیلمی لەو کەسە نزمترە بۆیە پێ ئەڵێ مستحیلە و ناکرێت ناچێتە عقلی مرۆڤی ژیر و بەتوانا و پێگەیشتەوە کەسێک دکتۆرای هەبێ بەیەکێک بڵێ یا ماستری تاواکردبێ یا زانکۆی تاواکردبێکی بڵێ بۆچی خوێنی زانکۆ چیتە ناشتیوانی ئەو کەسانن کە خۆیان بە هەر هۆکارێک لەگەڵ ڕێزمان نابۆیان لە خوێندندا بڕاون واکە کاریگەریەکانی نەرێنی لەسەر و کەسە دروستەکە بۆ ناچیت کورە 2 دینار پێیاکە چیت داوە لەم نەکبەتێ خوا سەرەواوە لە مێشتانی ئێستش سەرەواو یعنی واکە لە مرۆڤ وایکە لەو مرۆڤ ئەیباتە دنیا و کەوکەرێکی عجیب و غەریب کە لە کاتێکە خەڵکانێک کە خۆیان خاوەن جێگە و پێگەیەکی علمی و زانستیان هەبێ هەمیشە هان ئەدا چەند خۆشە پێ دەڵە کوڕم بخوێنە بەڕەکەی ژێرخۆمە بۆ ئەفرۆشم بەس بخوێنە کاکە چیم لە تۆی بەس بخوێنە کە من هەمیشە بە ئاواتی ئەوە بووم چکە لە ڕاستیان من
لە 3 ساڵیەوە باوکم نییە ئاخوا یعنی تەمەنامەکە بەڵێ. منیش لەو چێژە بێبەش نەبوومایە خۆی بە دڵنیاییەوە بەداخەوە. ئەو بابەتانی کە کاگاراسیش گفتگۆی لەسەرەکە هەر وەک چۆن لە پرسیارەکان شاگفتوگۆمان لەسەر کرد زۆر گوێبیستی بووین هەرێکێک لە ئێمە کە بۆ قۆناغی ژیانمانە ڕۆشتوین خوێنکاری دوانزەی ئامادەیە بووین زۆر گوێمان لەو دەستەواژانە بۆ بەڕێکی ژێرخۆمت بۆ ئەفرۆشم ئەگەر دایک بوو بێ وتبێتی یعنی من حتا کاگارە زۆر جارگوێم لەوە بۆ دایک و باوک و توێتی دەستڕە بۆ دائەخەم یعنی سواڵە بۆ ئەەکەم بۆ ئەوەی کە تۆ بتانی خوێندنەکە تەواو بکەی بۆی تۆ بتوانین لەسەر پێی خۆت بۆستی لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئەم قسانە زۆر کاریگەری لەسەر خوێنکار دروست دەکات و ئەگەر دواتر لە ژیان ئامابوون بتوانین کە ئەجری ئەو هەموو باشیان بینەوەکە لە پێشترا بۆ ئێمان سەرف هەر لە ڕابردووشە خوێندن بەڕاستی بۆ کاتی بەخۆشمان بڵێ قورستر بوو بارودۆخەکە لەوانەیە لە خێزانێکە باوکمان بەستەنیا ئیشی کردبێ هەنی ئێستا خانمانی ئێستا هاتونی شەکان و بارودۆخی ئێستا بۆ خوێنکاران وڵی لە ژوورێکا پێنج خوێنکار سعیە کرد و کارە باش نەبوو یعنی ئێمە نەمووی واقعیان بەڵام ئێستا ژووری تایبەتی خۆت هەیە وڵی لە باتی کۆمپیوتەر آخر کوالەتی بۆ دانراوە مۆبایلەکەی خۆی هیچ نییە دایکەکە بۆ مناڵەکەی لەوە باشتر کڕیوە کەواتە ئەمانە چەند گرنگە تۆ ئەو هیوا گەورەی بۆ تۆ خراوەتە بەردەم بتوانی بە باشی خوێندنەکەەوە جێ مادەم ئەم هەموو شتە فراهم کراوە مەسئولیەتێکی ئەخلاقی گەورەت لەسرە و پێویستە ئەو تااقەت و هێزوزەی کە هەتە بەکاری بێنی بۆ خوێندنەکە و خۆشت و خانەوادەکەش و خەڵکانی کە خۆشیانەویت ئەوانە ناکە هەمیشە لەسەر ڕوخانەکارەکە ناومێدیان نەکەی چونکە ئەگەر تۆ نمرەی بەرز بەدەستبێنی دوو نیشانە ئەپێکی لە ژیانتە ئەوانەی کە چاوەڕێی کەوتن و لاوازبوونی تۆ و دەرنەچوونی تۆ بن بێگومان زەبرێکی ناڕەحەت بەردڵیانەکەوێ و پێچوانەکەشی ڕاستەوانشی کە ئومێدی گەوریان پێ بوو ئارامێکی دەرونی و دڵخۆشە بن ئەوە ئەمەوە ئەکا ڕنج بە خەسار نەبوو بن چه دایک چه باوک چه خوشک چه براوە چه خودی خۆت بۆیە من ئەڵێم مادەم خدا و نیعمەتەی پێداوی لە نێو خانەوادەیەکی باشدای و ئەم بارودۆخیان بۆ تۆ فەرهەم هێناوە لە خواردن و لە جلوبەرگی پاک و لە جێگەی باش و لە شوێنی فێنک و لە ڕێزگرتن و لە کۆمپیوتەر و لە ئایپات وانی کە پەیوەندی هەیە بۆ خوێنکار و پێویستە خوێنکاری بێ تکایە ڕەچاوی ئەوە بکە هەندێکی تریشمان هەیە بەخوا کە نیەتی بێبەشە تەنانەت لە سۆزی دایک و باوک هەر بیەنە بەر چاوی خۆت لە شەڕی نەگریزی داهشا چەندمان بێ دایک و باوک بوو چەندمان بێ بەداخەوە کە ئەوەی تر نزیکترین کات و ساتە وەختە لە خۆمانە بۆیە ئەگەر لە نیعمەتەکانای شکرانە بژێر بە و ئەگەر وەکو بەندە نیعمەتت لە دەستجاوجارێکی تر شکرانە بژێر بە و کارێککە بۆ ئەوەی ڕۆحی کەسوکار ئاسوودە بێ لەو دنیاش و بۆ ئەوەی جێگە و پێگەی تۆ لەم دنیا نازناوی ئەوان شەڵ بگرێ و خەڵکانێک بە بۆنی کارە باشەکانەوە نزا بۆ مردەکانیشمانکەن من هیوادارم حەقی خۆی ما بە باباتەکە سپاس بۆ تۆ تەمەناکەم دایکان و باوکان پاڵپشتی تەواو بن لەم کاتەیە و خوێنکارەکان میشمان بەو پەڕی هێز و زۆر بچنە تاقیکردنەوەکان دوجار لای ئێمە وەکو بڵێ مرۆڤن پێش هەر نمرە و دەرەجەیەکەی هێنن لای ئێمە پیرۆزن و چاویان ماچەکەین و هیوادارین بەو پەڕی دەرونی ئارامەوە بچنە بەرخێن و هیچ وشەیەکی نەرەنی کاریگەریان لێ نەکا چونکە دوجار تۆ خۆتی پێت ئەڵێن مامۆستا پێت ئەڵێن دکتۆر پێت ئەڵێن مهندیس پێت ئەڵێن هەر ناوێکە بە دوای ناوەکەی خۆتەوە دەستەکان خۆش بە کاگارە سپاس بۆ تۆ کە ئەمڕۆ لەگەڵمان بوویت